هاوڕێیان و کاتتان باش چۆنن؟ چاوی من چۆنن هاوڕێیان باشن؟ هیوادارم باش بن. هەندە قسە و باز دەکەین ساڵیادی پارتی و وەفدەکەی پارتی و زانیاری نوێ هاتە سەمەلا بەختیاری. هەندە زانیاری کە لە سەمەلا بەختیاری. بەخێربێن هاوڕێیان، هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو سێ تۆرە بەس یەک دەقە یەکەم ببورن هاوڕێیان بە تەنیام. بۆیە زۆربەی جارەکان ئەوەیە ئەنی دوو دەقە یەکەم دەبتە ئەو شتانە ئەو حاڵەتانە هەر هەتا لەسەر دوسێ پەیجی خۆشم بڵاو دەکەمەوە. لە جیاتی کورتە ڤیدیۆ ویستم بەوەی بڵاو کەمەوە، بەڕاستی بە لایڤ بڵاو کەمەوە. بەخێربێن، شتی خۆشەیە. سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەوە یەکێتی میدیاج سێبەری یەکێتی ئەوە چی لەسەر من کردی هەندە برادەر ڕوونکردنەوە بدە براکەم لەو ڕوونکردنەوە بدەین چاوەکەم. ئەمن دەیان جاریت کە میدیای یەکێتی شتیان لەسەر من پۆست و لێدوانیان لەسەر من کردیە گرنگ. ئەمن لە قسەی خۆم دەیانی چم گۆتیە چ کرای ئەسڵەن بەشێک لەو شتانەیان هەڵەش بوو. دوای ئاگاداریشم کردنەوە کە ئەو شتەتان هەڵەیە و من سەوابەتی خۆم هەیە. ینی برادرێک پێم دەڵێ خۆت نەدۆڕێنی بۆی کوورەکەی بەرەکلامچی 33 ساڵ هەمووانی لەو لێرە دەناسن. ئەمن فلسم لە جیفان نەبووە، تەمەنام بووە بە پێش مەتعەم ئەربیل داهاتم یەکێک بێ گوتمە فەرمووەرە ژۆرش لەو برنجەش خۆ تەسلیم نەبووین کە یەکێتی ئامادە بوو. یعنی لە وەختی لە خوێندکاران کۆمەکەکی باش بام کە کورە من ئەو خێزانەی ئێستام خۆشم دەویست 5 ساڵ لەسەر $100 پێم نەکرایە، تەسلیم نەبووم. لەو عاشقادی دێم لەو ئەوروپای کە هیچم نەقس نییە دێم تەسلیم دەبین. هاوڕێیان سەرچاوی ئێمە بۆیە چێت لە سەرمان دەرێ دەگوترێ گرنگ. ئەمن لێرە بۆ خۆم لەسەر قسەی خۆم بەرپرسم و بەداخیشەوە هاوڕێیان سەرنجەشکەش بدەین لەسەر ئەوە. یعنی زۆر شەرمە لەو میدیای ئەوی بەخۆی دەرێ ئۆپۆزیسیۆن ئەگەر هەیە، ئەوی بەخۆی دەرێ ئەهلی تەسەور کە نەک لە سەما لێدوان دیدار وەخت خۆی جازایەن ئارتی دەیکرد ئەوانەیان تەرکرێ تر نازانم لە ترسی پارتیایان ئەوە تا سەرنج لەسەر ئێمە شەیە لایوان. بەڵام یەک نوقتە بڵێم کورە زۆر شەرمە هاوڕێیان لەسەر شکایەتی ئەمریکا. من پەیوەندیم بە چەندێکیان کاکە بکەنە خەبەر یعنی شکایەتە چیۆ لە 50 بەرپرس لە ئەمریکا یەکەم جار بووە. تحدا دەکەم یەک میدیا وێرابی باس بکاتم باشە، یەک میدیا وێرابی باس بکە باشە. یعنی ئەوە کارەساتە تۆ ئاخر ئەو هەموو حرەکەی ئۆپۆزیسیۆنت هەیە ئەوەت هەیە ناوێرن بازی شکایەتەکەی ئەمریکا بکەن بەجددینن. سێ بەشیان ناوێرن لەسەر تورکیا ئیدانە بکەن. بەجددیمێنی ئەو حزبانە چه ئۆپۆزیسیۆنەکەن ناوێرن لقاء لەگەڵ ئێمە بکەن. تیرۆری ئێمە دەکرێت، تیرۆری ئەولی تیرۆری ئێمە دەدرێتە 10 ڕۆژە 2 ساڵ لەمەوبەر لە مندرا. بە شەرەف هەموو ئەو ڕەمزانەی ئۆپۆزیسیۆن تەلەفۆنیان لە بۆ من کردیە. جگە لە کاک غالب بوو کاک سۆران قسەیان کرد لە برادران داوایان لێ کردبوون هاتم لێدوانجا یەکەچیان ئیدانیان نەکرد بەس هەموو تەلەفۆن دەگەن. یعنی تۆ ئەو نەو ئۆپۆزیسیۆنەت هەیە کاچ خۆم بەوش ترسەوە ناکرێت و لەمە بترسی چ ڕادیکال بوونەکت تێدا هەیە چۆن پێت دەکرێت گۆڕانکاری بکەیت. هاوڕێیان هەر بۆ زانیاریشتان ئەوڕۆ ساڵیادی نیاز دەرگەڵەییە یەکێتی زۆر عزبەشی بێسیفەتە. بە شەرەف ئەوڕۆ ئێستا برادەرێک سەرنجەشتا سەرنجەکەی زۆر منتقە هیچ قیادەشی عەسکەری یەکێتی پاڤل تالەبانی جێ لەو جوملەیە بی هیچ قیادەیەکی سەربازی یەکێتی هەم بە کۆسەت و جەبار فەرمانشکە و دەمی ڕەمز بن بەقەدەر ئەو نیاز دەرگەڵەی زەڕوەی لە پارتی نەدا.
پشتیشکاند یعنی پشتیشکان بەرێشی بە تەواوەتی تەسلیمیەتی کرد پارتی هیچ عیلاجی نەما چورەکە بەعس تەنسیقی کرد کەچی ساڵەکە کوژە بکوژەکانی کەشف ناکەن ساڵەکە کوژە بکوژەکانی ئەوە ناکەن بە کەسی بە من بە کەسی ئەوە هاوکارزاف گۆڕیانەوە تەساهولیشیان کردێ لەو کوشتی تەساهولیشیان کردێ لەو کوشتنی ئەگەنا ئەو موقع جوگرافیای یعنی کادیرێک بە منی گۆت وتی کاکات چاتە وروبەری ئەو کاوادیری و دەستگای یەکێتی بووە هێزی یەکێتی بووە چۆن توانیتی قوتار بن بەرحاڵ یەکێتی حزبەکی بۆ پارتیرەوەی بەسیفەتە ها پارتیرەوە دەماوەر و حزبی خۆی لەگەری خای ئەوە نەبی بەڕاستی پارتی زۆر بەسیفەترە بەس یەکێتی یعنی ئەو کابرایە گورزەکی وای لە پارتیدا لە یەکێتی کەچی ئاوە کوژەش بکوژەکەی دیار ناکەن بکوش کاکە تاقیقەکە هاوڕێیان دووسێ شت بکەم بڵێم بێمە سار ئەوەی تر ئەو وردەواڵانە کە دێتە پێش ئەرێ ئومێد خۆشنەوە بڕوا بکە سەر تەلەگرامەکەی دامگرت وەڵی بەمنیە تاان ئەو کوڕەکەی نای فەرماندەولارە کەسێکی سوگەیەک تا ئەم بارزان قەساب لە هەموو منتیقەیەکی هەولێر هەر شوێنەشی بەڵتەسێکی چێوانەیدانە لەو شەڕ ببتە مشکلێک ببتە دیدارێک ئەوە نیەوە دەچن دەکەنە فەوزا و هەر ئاهۆریا و خەڵک دەترسێن و هێلکەوتە ماتەی لە خەڵک دەدەن بەچەوە لە کەمالی سید قادریاندا ئەوە ئیشی بارزان قەسابیە دوو ئومێد خۆشنەوە بەس یعنی هیچ کۆتان ناکات و لەگە بارزانی بینتان زۆر خراپەس فەرماندەولار کۆتان دەگاتەوە تەسەوەر کەسە خەبەرشیان دامێت لە تەلەگرام دامگرت هەر هەموو مێژوەکەیان مێژوەکەم داگر لە گەری وتم مادام ئەو بێم دەمەکە دەیناسم چ بەڵتەچی ئینسانش سووکە کۆنە منداڵە بەعسیە دا لە مووسڵ بوونە پارەی معافەزەی کە دێ بە دۆلار بەس دەداتە ئەو کوڕە بەڵتەچی کە ئەوانەی نی ئەموو دەرێن خۆمان لەسەر بە ئەوەی فرێ دەدەین لەسەر قەڵاتێ فرێ دەدەین خۆ لەسەر قەڵاتی کورە وەڵی ئەوە شەید ڕێباز لە کتێبی قەندیل بەغدای هەژان دەگەێت دووسێ ئەوە یەک دوو پازاریان ئەگە دامویتی بە منیان گۆ دەبی بیبەی و بیهینیەوە بە سەلامەتی وتی وەڵا پازار چاوی بە ڕەبایی بە ئەسکەت گوتی خۆم دەتەقێنوتی پێ بۆ چاوەکەم بە قوربان بە قورئانە من تووشی سزا دەبم لەبەری پاڕامەوە گوتی چوونە ئەولاتر وتی ئەو جارش گوتی خۆم دەتەقێنەوەتی پێم گوت دەیگە کاکە چاوەکەم سەرامنەوەی جاری سێم گوتی خۆم دەتەقێنوتم بڕۆ خۆت دەتەقێنەوە دەبڕەوە ئەمن چوومە ئەو لای بە ئەمن بکوژێم گوتی ڕاست منی خۆی شۆر کرداتەوە ئەوە جەلال پەرێشانە و هەندێکە قسە دەکەن سەرۆک چ برێ هیوادارم مەسعود بارزانی برێ لەسەر قادرمەی خۆتان بەردەنەوە نەک لە سەقەراتێ بە شەرەف درۆی دەکەن درۆی دەکەن ئێستا یەکە سایان خۆی لەسەر بەرزایی فرێداتەوە ئەوزم مەسعود بارزانی و مەسرور بارزانی ئەوە دەکەن بێ عەقڵ دەکەن باوا بڵێم هەتا دائمیان بکەن هەتا ئەتیمامیان پێ بدەن تەحەدا دەکەم ئەگە مەسعود بارزانی پێیان بڵێ ڕیسکە بکەن بە خۆتان ئەگە بوێرن بکەن بستنە بەرەیەکی جەنگ چالاکییان لە بۆ بکەن یان خەڵک خۆی دەکاتە سەگ دەحەپیتن ئەوە ڤیدیۆش کەش بڵاویت ینی زۆر ئاستەکە نزمە برادران ئاستەکە زۆر نزمە یعنی ئەمن کادیرێکی ئەوە بم چۆن لێ دەگەڕم کادیرم ئەو حالە ئاست نزم بی سەگ بوونەوەرەژی مەزنە بەڵام لەو خۆت دەکەیە سەگ دەحەپی یان ئەو فشانە دەکەی وەڵی سێ منداڵم ئەوە بکاتن کوورکاچ خۆم پەروەردەیان کە باشترە زیاتی ئەو تربیەتە سەقەتە ئەوە نزمە بەرحاڵ هاوڕێیان دیتان ساڵیادی پارتی چەند کز و مەلول بوو پارتی هیچ پێ نەکرا لەو هەولێرەی بۆ زانیاریتان تا ساڵی 2010 من ئاگام لێیە نزیک 300,000 ئەندامی لەناو پارێزگای هەولێر هەبوو 300,000 هەموو ئەوانەی لە هەولێرن هەموو ئەوانەی لە بات سوسیال میدیا دیتن تو شەرەفتان 100 کەسیان پێکۆ کراوە 100 کەسیان پێکۆ کراوە نەخیر 100 کەسیان پێکۆ نەکراوە لەو هەولێرەی بەدەم بکو هۆڕ و شایش کە خەڵکی مە هەر ئاوای لێ بکەنیە خردەبتەوە شایی بکە 100 کەسی پێکۆ نەکراوە ئەو پارتێک گەورە و گرانە ئەوەش خڕبیتەوە کورە پشتیوان سادقش خڕ کردبوو ئیجباری بوو کادیریان لە هەموو ڕێکخراوەکان بەربوو 300 کەسیان پێکۆ نەبووە حیزبێک لە ساڵیادی لە نزیک هەڵبژاردن هەموو قووەتی خۆی بداتێ 20 سیارەی بەهۆڕینی کە شەرم بکەن
يعني لأوروبا هم وأنا لأوروبا يعني إلا جنا فرق بيته بيش لي بدي إلا أجر عجلك بيته بيش تورين لي ده يعني دم بكري أجا داري بكيو أجا ناس زور عيبة يعني بروابك هورين اللو لي بدري أو اللو تكيشر مزار يعني هورين لي بدي لبوشت شوش كوركاكا ونيوش يا زي شيء يقولنا هو اللي ده صورانه هورين يعني ده هيك شر مش نهك حزبك حكومتك باش أوهم سفارة قنصل خانة دبين بقرآن وكواش سيطانك بس ديما يعني عيبة ديتان لا إسكانو لا بيش باغي شار بشنبو كرديت يعني بنجا كسيان بيكونا بيتوا كورا بشرف إسان بتسم بريم يالا كاكا شاي وهالبرشي سسات كسكودا بتوا أو حزبه بويتا حزبك إيس علي هيك أشكولي كسي بدورو نما دو كاديري خوان أو ناكا كاكا من أول لقى بشتوان صادق ونازم ما نازم بلو استفتاء دانا بالرواب كان خو استفتاء فيسبوك سرپرشتی دکا آپا کز ناتوانی تزویر بکا يا بارتي كان بلا شاو دي نكرم بقرآن 170 كس 135 كس دنجان لو ده 3800 كس لو ما نازمي دنج ده إكاك خود ده هندش خلق ناويري دنج بده لبو لدجي بشتوان صادقي لبرعوينا وكان درتي أو حزبه هيتي ببرعونا معي هاوري يعني بويا أوي كرديان انهياري بارتي شكستكا بارتي زور مشروع هاوري يعني بس تا استجبو زانيارتان تساوي لو تأثير بكري تساوي لو انتخابات نكري روحي لو كومسيونة تسولا بريك نقطي أو كومسيونة لبر أي شقي مصري بيكات شقي كركوشي بيكات شقي سرو كوماري بيكات بس هيك شقي قوت شقي أوزاري هالبجاد النابي ببارتي دكوي بارتي لهيبتي خويا درسي دروا تواوي يعني صدقات تي بيكرا لهالوشانة وي وأنزماني بارزقا كانوا نفتو متهم دقي ديان بريالي سياسي بخوالي وشهر اون دي بيدكري لبرأي باش دزاني او قمانة دكري نيتشتيا هموي ايران انتقام لي دكاتو هيتش بيناكر لقا بيكوش كو امريكا اسرائيل بقى يفخوي لهم دولة عربي وايران دا كس ناويري بريلل ايران اشتش حيزانة دكا بارتي جوايا ايران بقى يفخوي ازيتي دا ناويري بريلل درقت الشنا يعني إنسان بيجدام لأن لقى جاكات الشرطي بيدكري مزبورة وسياسة نرمي دبي سياستي دزماس كردن لقر بقرين طبعا هاوريان وفدة شي بارتي لو رجانة تسوبة سليماني وفدة شي بارتي تسوبة سليماني جعفر إميشي سالار عثمان تم دقي همن هورامي نوينري مسرور بارزاني اوي دزگاي زانياري يكش كشان قلتها وأنا تشوفون استاك أو هي من هوراميا أو صفتي أو بكارهنا لناو بارتي كاديري كارا وكاديري ناكار كاديري كارا أو أنا وشي بمشي يعني دين للتلفزيون كان دفاع لبارتي ده كان زور قرمو قرن لفيسبوك أكتيف تصور كان أو هي من هوراميا كسمة سود الرخصني أنا دواي لهم ديان صدان كاديري كده بسنا فيسبوك لايك كومنت كان بروان بكوز بارتي زور شرها يعني منهم لبوم زعملانية يعني بلم هاي عند دواي كذي أو هي من هورامي ودي كذا يبتسمي كومنت لبو كوادير وأندامو لا دجي خلق بكن بس الرواي خويانا بس قزم يعني كدي تدي شغلة التعليمات كاني أو يقدو ما يقلمو برب وأنا كاكيمن وأنا أوزا بس انظر شرا استكارا او كاديران كامو روجو دفاع لبعض لكن اكتيف او ناغل ناكارا تي اوانن هر بس بناو بارتي مانا كاوانا سطن ود بينزن ما هو من رامي لو عندي دروس كدي او ريانا تا اواني ناكارا خو كاراب كان اواني كاراش تشجع بكرين او خطي دايده مسعودي قوتي او لقبيته زكريا او قري لك هذه بارتي بردا ناقشنيا هاوريان كاديري بارتي ورا تسيريكا دو ماغا معاش ندرت لكونفرانس لبوينا بخوير بجريغا باراستن اوكي نكات دو براي شهيدة بنمونا بسي سال لناو بارتيا بيدرن كاديري ناكارا هر قريان قرتيا قران دك درين دي ورا بمدرن كاديري ناكارا دو برات شهيد بي معاش ندرتي بزورم ليش رصدرن دبي للقطع بندري اقنا معاشتا ناديني زينيا هيز موقع اتشانيا هيتش تجانيا درين برو لعوشي دار راو وستن او آري هرسين او آري لو سر خوش بتشوي لا هل او كانت دابو سرسري
لە پاسەوانەکانی خۆیدا و دیتوی چوو بنە قسێک ئەو لای بە شەقاوەی بە بڕواو کە سەرخۆش و دوسێ شەقی لە پاسەوانەکاندا بوو لە لەقی چار ماوەک لەون بەرێک 2 هەفتە لەمەوە بەرهاوڕیانە وردە خەبەران بەس لەوەندێ دەمێ ئاریارسیم بزانی ئاگامان لێیە ئاگامان لێیە بەرحاڵەوە بدە چوو بەوێن دەر هەوڵ بدەن خەڵک تەرجیع بکەن دیدار بکەن دوای ئەوە عەلی ئوستەنەوەتوی نەکەن دیدار لەگەڵ ناکارانە بکەن گرد بەردەدەن وەزع زۆر شرا ئاورێ مشکلەی پارتی هەر لەوە نییە کە کۆمسیۆنەکەی مشکلە لەوەیە کادری خۆی زۆر تووڕەیە ئامادە نییە دیفاعی لێ بکە ئامادە نییە دەنجی پێ بدە بڕوان پێ بکەن ئەو کێشەی لۆ دروست بۆ پارتی ئێستا مەسعود بارزانی بەو پڕی گەرمە بووریەوە حتا سەریمانجی هەموو لقەکان دەبینی هەموو کادرێ پێشکەوت و گەورەکان دەبینی دوێنێش نوێنەراتی ئەوەی دیت وەکو خۆتان دەزانن ئەوەی ستافی حکوومەت و حزبی دیت ئیت کەس دەبینی بەس قەزم لە کادری پارتی دێ کو کەرامەتی تێک دەشێنن مەعاشی نادەنێ دەبی دەوام بکە جێشی نییە لە ئینتخاباتیشە بۆی نەبی خۆی هەڵبژێریتن دوو براژی شەهیدە 30 ساڵە پارتیە پێدرن کادیری ناکارە ئەو مۆدیلەی هێنایتە ناو ئەوەیە هەر گڕیان گرتیە بڕوا بکات لەمە تووڕەترن ئەمن بەو هەموو خەبەرم لۆ دەدرێ هەموو کادیری ناکارایە فەقیرانە شێت بوونە بەدەستیان شێت یعنی یەک سەعادی مەسرور نەبی ئیمال کرایە تەواو ئێکاکە کابرا لە ڕەنگبی تاقەتی وچی جارانی نەبی ئەوزە بەهەرحاڵ ئەخیری وەفدەکە هاتیتەوە داوا دەکەن ینی هەندێک شت پارتیوێکی زۆر بێعەقڵن هاوڕێیان بەڕاستی دەرێن دەبی هەموو کەسێکی پارتی کارتی دەنگدانی هەموو بابنەماڵەکەی بینی و پێشوان بڵێ دەنجدا کورە کاچخۆم کورە هەیە مناورامی کاکە مەسعود بارزانی کورە کاکە ئەو سەردەم بەسەر چوو با بتوانی زەخت نەک لە کوڕەکەی بکە لە ژنیشی بکە خەڵک تەمەڕوت دەکا چێ لە ئێمە مەسعود بارزانانی ئێستا تو مەنسوورت باوا بڵێ مەنسوورت پێ قناع دەکرێت تو وجدان کاک مەسعود ئەمن دەزانین کە مەنسووری کورد چەند سەر بە مشکلەیە پێت کۆنترۆل ناکری کاچ خۆم یعنی خەڵک منداڵی خۆی پێکۆن ئیجباریان کردی ئەوەندە دەترسێن دەبی بچن هەموو خێزانەکانتان ببەن بنەماڵەکانتان ببەن دەنگ بە پارتی بدەن کورگاکە خەڵکی زدی پارتیە پارتیە بەستەگا جیرە گەنج پەیدا بووە کوڕی پارتیەکان دەرێ دەنجی پێ نادا ئیجباریان دەکەن کورەیە ئیوا هەیە هەفشەی بە حزبەتی دێ ئیوا هەیە پیاسەکی خۆی بە سەد دەنگدان ناکە ئەو زۆر نەخۆشن یعنی بە ئیجباریش تاوان هاوڕێنە هەموو دەنگ کارتوشتانێکە خڕ دەکرێتەوە بۆ زانیاریتان پێت برێ بۆ زانیاریتان پێتان برێ ئەو هەموو کارت و ئەوانەی خڕ دەبتەوە بڕوا بکە هەمووی بەسترسە و تەدقیقی نسبەی دەنگدەنیان ئەگەنا هیچیان ناوێرن بەرامبەر ئەوەی ئەو زانیارانە ئێستا هەیە اختراقی کۆمسیۆنی هەڵبژاردن بکە هیچیان پێ ناکرێت مزەڕەت ترسە دەتان دەنێ هاوڕێن دوایین شت وەکو گوتم ویستم هەردوو سێ بابەت پێکەوە لە زیاتی کورتە ڤیدیۆیەک وەکو لایڤیشبی بۆیە دەزانم کاتەکەی لە بۆ من ئاوەواسە مەلا بەختیا لەو ڕۆژانە ڤیدیۆکم دیت هاوڕێن نمچە تعلیقەت چی لە مندا بۆیە زۆر تێدەچی گەورەی مەلا مشکلە نیە ئەمە بە عاشقە ناوت دەینین و بڕواش بکەم مەلا ئەو یەو زانیاریان دەداتەم هیچ ڕەبتی بە پافم نییە هەر ئەوەندە دەڵێم یعنی دوسێ کەس ئەمن بە دواتچوون دەکەم هیچ ڕەبتیان بە پاڤلی و یەکێتی و نازەم شتە قۆڕانە هەیە لە مێشکتان ئینتقامانێ کاکە مەوزوع دێتە پێش خەبەر دێتە پێش وەردەگیرێ و ئەو دێ و ئەو دێوە تو کشکە هەر شتێک باس دەکەی خەڵچکە مەعلوماتت دەداتێ زانیاری نوێت پێ دەکات دای هەر لای بەچی هەر بابەتەچی چەند کەسێک پەیوەندی بە من دەکەن لۆ ئەوە بەعز نەکرد لە ئەوە وابوو ئەو زانیار هەر ئەلەوەی دەسوورەتەوە مەلا زەوق خۆش دەکوت تێدەگەی تێناگەی دەستێک لە پشتمانە بەرپرسەکە بەس وەڵایەت زۆر ینی هیچ پێت ناخۆش کەسێکی مراهق تێم دەگەی فێڵ لەو میلەتی زۆر دەکەی چاواشەکاری ئەو قسانەی دەکەی زۆر جودایە لەگەر ئەو کردارانەت لەو ڕوانگەیە دووش کوڕە بۆ عمرەی هەندەیە کاکە دانیشە خۆت دانیشە ئەو عمری هەندەیە دەڵاڵی لۆ پارتی دەکەی تخوا شەرم لە خۆت ناکەی هاوڕێیان ڤیدیۆیەکم دیت ئیتراوس هەندە زانیاری کرد ئەڵێ مامزەلال ئەوە بوو لە هیچ شوێنێک لە ژیانی خۆی تۆ دیقەتی لە ژیانی خۆی بە پێش کاک مەسعود نەکەتی خوا یعنی نازانم چ لێ بکە کورگوتنی تاڵەبانی 50 ساڵ شەڕی ماڵی بارزانی کرد یعنی دوو جیری ئەنتی ماڵی بارزانی پێکینا
بەس بەقین 10,000 کەسی بە کوشتندا هەزارانی وەکو ئێمە کە لەژێر تەسیری کۆمەڵە و یەکێتیدا بووینە بەقین پەروەردەکردینە بەرامبەر ماڵی بارزانی یعنی بەجددیمە تاالبانی و ئەنگۆ ئەو گروپە بوون کە دەرەی تاالبانی لە ژیانی خۆی بە پێش کاک مەسعود نەکەتی ڕاست ناکەی 50,000 شەڕی کرد کورسیەکەی تاالبانی وای کرد تاالبانی تەسلیمی بی هەموو شتێکی بۆ بکە ئەوە یەکێک لە هۆکارە هەرە زەرجەگان بوو کە تاالبانی سازشی کرد ئەڵێ لاهور شێخ زەنجیش هاتە ڕێزی ماوەکە کووان پڕۆپارتیە ئینسان هەندەشت بە ویژدان بڵێ پاڤل وەی لە لاهور کردی ئەوها سازش بکە لە بۆ پارتی نەرم بی تون نەبی تەنجی پێ هەڵچنیە هیچ بەدیری نمایە ناوەڵەوە چینگۆ نەبووە تو لە قیممەی دەسەڵاتی یەکێتی بووی کەسی دووەم بووی لە یەکێتی لە دوای گۆسرەت و هێرۆی بەس هەر ملپان بووی لە بەرامبەر پارتی ملپان بووی ئێستاش باز دەکەم لەوە دەکەی زۆر جدا لەوەی کە ئەو موقع جوگرافیای ئێستا کە بە ویژدان بڵێنی لاهور تێکەتیە وەزعی زۆر خراپە پاڤل ئاوای لێ کردیە مەجبوری کردیە بچی لەگە پارتی نەرم بی یعنی ئەمنیش بم حزبم لە من نییە هاوڕێ ئەمنێ سەوەخت خۆیت ڕێکخراوی چاکمان هەبوو گروپی عەبدەی شوباتمان هەبوو ئەیتر نییە دەبوایە سازش ئەگەر ئەندام بکەم نەرم بم پارێک و پەیدا بکرێ لە مشکلێک دەبی ئەتوو حزبێک دەبەست کە هیچت نەبی زۆر بێمنەت دەبی بەخۆمم ێستا تەواو هیچ ئەوەم نییە چێشەم نییە بۆیە لاهور تەنگی بە ویژدان بڵێم لەو نوقتەی خۆ من لاهور نە ئۆپۆزیسیۆنە کاکە وەڵی کەس نازانی لاهور و بەرەی گەرچنە پرۆژێ نییە بەڵام و موقیفەکەی زۆر خراپە لە پارتی نزیک بوویتەوە یعنی ئەم جارە شکش باسم خوپێن بەس کاکە لاهور یعنی پاڤل وەی لێ کردیە کو یەکێتی تەنجی بە پارتی چنی هیچ علاجی نەما دەبابەکەیینە لە پارتی لە پاڤلی شوای لە لاهور کردیە تەنجی پێ هەڵچنی هیچ ڕێگایەکی لە بەرامبەر نەشت لە خۆی لەگە پارتی قسەک نەرمە ئەوش ئەمن ئەوەی پرسییم بڕوا بکەن لە بەوەم نییە دیفاع ئێستا لاهور بکەم خۆم دوێنێ پاڤلی بوومە لە چاوی خەڵک لاهور تا ئێستا ناستە ئەندامی ئەنجومەنی ئاسای شارێمە تا ئێستا بەشداری ناکە بۆ زانیاریتە کە لەگە مەسرور و ئەژی و نازانچی تا ئێستا بەشداری ناکە من ئەوەم پرسی وتیان بڕوا بکە تا ئێستا بەشداری هیچ ئەوەیەک ناکە بەڵام نەرمە لەگە پارتی ئەویش هۆکاری بۆیە بێویژدانمە بەوە کونگۆ نییە یعنی ناتە سەر ڕێنگۆ بەس کابرا هەردوو تاالبانی لەبە کورسەکەی ئەوژە بەڕۆ بەس مەلا بەختیار تو ویژدانت ئەمن پرسیم یەکەم کەس شەڕی ناوە خۆی لەگە پارتی لە هەورامان دروست کردەوە پارتیەکان بپرس لە هەفتە چەندە ئەو مەلا بەختیارە بوو بە غافل گیریشە پارتیدا بۆ زانیارت بە غافل گیری یەکەم کەس شەڕی پارتی کردیە ئەو مڕاهقە بوو کە بەشێک بووە لە دینەمۆ شەڕ بڕوا بکەن بپرسن من دوایە ناوی شەیدەگانی پارتی شوەردەکرد باشە وتیان ئەم ناودا دەمێتر پێیان گوت وتیان بێم نەدبێ یەکەم کە شەڕی پارتی کردیە لە ناو یەکێتی لە هەورامان ئەو مەلا بەختیارە بۆ کردی لەوەش کۆمیدی تر کەمەلا مستەفا مردیە کەمەلا مستەفا مردیە جارەکەی تریش باسم کرد تاانەوە بۆ مێژووە دەرێم بۆ مێژووە دەڵێم ئەوانە چەند ئەزیەتی خەڵکی دەدەن چۆن بوون ئێستا چۆن کاچ خۆم نا ئەوها تۆن بن نا ئەوها ملپان بن بە جددیمە لە بەرامبەر پارتی ئینسانی سیاسی قسەک مەوزون دەبێتن دوایە پارتی حاکمی کوردستانە بە پلەی یەک بڕیاری ئەوەی کەیە ئەتوەگەر کەسێکی ڕەخنەگیری ئەو دەسەڵاتی ناڕازی دەبی ڕەخنە لە پارتی بگیری بەسی چت نییە هیچ نییە بڕۆ سەیری هەموو لێدوانەکانی بکە یعنی جەعفەری میرجی ڕەخنەی باشتر هەیە و ئەوەندەی مەلا بەختیار مەتی ئەو نێچیرە دەکات بڕوا بکە فازڵ میرانی و هیچ مەکتەب سیاسێکی ناکە دەزانن لۆ پارتی ناکە لەبەر ئەوەی نێچیر تابع دەکە تاوانەوە دەرێم ڕەنگی زۆر کەس دەستە دەست بەوە بکە ئەو مەلا هەر کەسێک مەتی نێچیر بکە کەسایەتیەکان حزبەکان ئەوە درشاشەها دوسێ دەفتەری لۆ دەنێری ئەوەندە نێچیریش مڕاهقە ئەوەندە هەرزەکارە ئەو مەلا بەختیار دوو قسەی وا دەکەن دوسێ دەفتەری لێوەردەگرن ئەزانن لۆش لەبەرەوەی پاڤل موچەی لێ بڕیە پاڤل موچەی لە 700 کچ و کوڕی دەرێن دەیانگۆ زۆر بەش گەنج و جوان بوونە بن دیواری هەبووم ئەو مەلا بەختیار بەس پێم برێ مەلا بەختیار ئەو 700 لۆ ڕێکخرا و دیموکراتەکان لۆ چووە نەحەقی نییە پاڤل گوتیان بڕوا بکەم خەڵکێک پێی گوتیمە دژە پاڤل بە گوتی 700 کادیری کچ و کوڕی هەرە جوانی هەبوو تەعینی کرد بوو بن دیوار
ئێستا پارەت نادەنێ مەلا بەختیار چییە پارەت دەداتی لۆ بەڕێوەبردننی کاروبارەت قبلە بە معاش پێشمەرگاتی دەژیان پاتی دەداتی نێچیر دەداتی گرنگ یەکەم کە شەڕی ناوە خۆی کردیە وەکە مەلا مستەفا کۆچی دوایی کردیە باشە خەڵک ئەگەر تەقەی وەڵڵاهی ئەوێ مزانین گوتیان پێشمەرگەی یەکێتی کەمیان تەقەی کرد بەس مەلا بەختیار RPG تەقاند بوو تو تەسەوەڕکە RPG لە خۆشیان تەقاند بوو و ئەو سەیوانیان بە من گوت ئەو سەیوانەی جێگیرۆزیری پەروەردە بوو یەکێک لەو 30 کەسە بن ئەمە نازانم ئەو سەرچاوەی بە می گوت ئەو باڵی مێژووی بەوی کەوتی بە چای خۆ مەلا بەختیارەوە ببستنەوە تو وەرە قەبری مەلا مستەفای مەیتی دێتەوە بچن تەخریبات بکە تەخریبات بکە ئەو مەلا بەختیارەی ئەوەندە تند بێ بچی RPG بتەقێنێ خۆشیمردنی ئەوەی باشە یەکەم شەڕی ناوە خۆش کە بە غافل جیرانە لە کادری پارتیدا بوو مەلا بەختیار بووە مەلا بەختیار تەنانەت ئەوەندە ماستاو چی بووی کە تاالبانی مرد وتیان لە مەتار عەلەمی عێراقی لێ کردەوە لە تاالبانی عەلەمی عێراقی لێ کردەوە ئەڵای عێراق کاکە سەرۆک کۆماری عێراق ئەوە کۆتە کێت عەلەمی کوردستانی لێدا وتیان هەموو قیادەی شیعەکان و عێراقیەکان ڕۆیشت عەلەمی کوردستانیان لێ ئاوان بەخۆ بە قوبادی قوبادیش دەستداوە لەو گەمەی هاوڕیان ئەوە بوو بوویتە شەڕ لەوێندەر مەلا بەختیار بۆ کوسە کرد لە ئاسۆی شێخزەنجی بە بەدەم و چاوی نەکات لی نەدای ئاسۆی برای لاهوری شێخزەنجی من ئەوە بەربرسم هاوڕێیان باشە بۆ کسی لێدا بوو لەسەر ئەو عەلەم عێراق لێ دەکرێتەوە ئەوە قوباد و ئەوە وەیان کرد هەمووش ماستا بوو لە بۆ مەسعود بارزانی لەبەرەوەی گەرمەی ڕیفراندۆم بوو باشە لە نزیک ڕیفراندۆم ئەو کات بوو شەرم لە خۆت کە هەندە شتەیە کاکاتەکێتە من کوردستانیم باش دەزانی تا عێراقم ئێستاش پێداگیر کەرە بەڵام کاکە تاالبانی سەرۆک کۆماری عێراق بووە مردیە بە خەتوت زەوی عێراقی هاتەوە هەموو خەرجی لەسەر حکوومەتی عێراق بووە تۆ بچی ئاڵای کوردستانی لێ بدەیت چییە بەس لە بۆ نەک لە کوردستانیەتی لە بۆ دڕازیکردنی مەسعود بارزانی بوو ئەو قوبات کردیان من جاری تریش باسم کرد کە مەلا بەختیار ئەوەندە قسەی بری قەدار دیموکراسی مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕادەکات من ناڵەکی ڕەوان کرد بۆ خۆی بە دکتۆر ڕۆژدا بتەقێنتەوە چیرۆکەکەی هەیە لە ڕۆژنامەی میدیا هەیە من کەوە دەڵێم لە تەلەفۆن پێم گوت وتم مەلا بەختیار ئەتووبی گوتیە من نەمکوەوە دوم بابا من وەخت خۆی بەسەر نووسەری میدیام گوت کە نووسرا بگوتی مەلا بەختیارە تەلمیعەکەش دەڵێ کەسێکی قیادەی یەکێتی زۆر قسە بریخەدارە ئەو خۆ هەیە لە ڕۆژنامە میدیا ئەوە سەلام سەعدی هەیە باشە کە دیدارەکەی کردێ بڕۆن لێی پرس سەلام سەعدی بزان مەلا بەختیار بیانە من ناڵەش 13 ساڵی نردبوو وەکو داعش خۆی بە ئەوەشی بتەقێتەوە قەزم لەو دوو ڕوویەی دێ سەیری قسە مەکەن سەیری کردار بکەن کردار هاوڕێیان ئەرێ وڵە مەلا بەختیار 700 کچ و کوڕیتە ئەنکری دەریان زۆر بەشی جوان مەلا بەختیار 700 ئەوەت لۆ کادری جەماوەری لۆ چ بووە بەجددی هاوڕێیان یەک سەرنجی تریان لەسەر مەلا بەختیاری بۆ گوتوتیان زۆربەی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی مەسەلەن نەقابای کرێکارانی مراندە بوو لە جیاتی دادگا و شت هەموو ئەو ڕێکخراوانەی خۆی لێ دەچاند و دروست دەکرد و ینی دیموکراسەتی هەرێمی بەخۆی یەک لەوانە بووە کە کوشتیە مەسەلەن دیژنەی کۆمەڵایەتی دروست کردێت خۆ عیب نییە مەلا بەختیار کەسە چەپ بچی دیژنەی کۆمەڵایەتی دروستکەی لە جیاتی دادگا کێشەکان چارەسەرکەوە پارتیەتی کاکە ئامەند و بیللا وەڵی هێشتان خۆشترە شەرم نییە کەسێکی وەکو تو خۆی بێتەبە چۆ دیژنەی کۆمەڵایەتی تەبووە هاوڕێیان دوو شتێکی کۆتایی پێدێنم لەسەر مەلا بەختیار تعلیقی لە مندا ئەم تەبعش زۆر خراپ میێوانەی ئەزیەتم دەدەن ئەوە ئیتر لە سەریان ئیش دەکەم ئەوجە زانیاریش دێت ئێستا دوای ئەو لایڤەی هەندەش کردێ مەلا بەختیار بەدەستە من نییە زام ئێستاش ئاگام لێ لەگە فەریدونش تووڕە بوویەتی ئەو فەریدونە بەس لۆکاری سوخڕی چتۆ هەولێرە فەریدون گوتبی ئەو لۆ راپۆرتی چووە گوتبی لە ژیانی قەت بەس لە بۆ ئیشی راپۆرت نووسین بووە لە بۆ سەرکردەکان بەینی خراپە ئێستا خراپ نییە تر بۆڵە بۆڵی کرد هاوڕێیان ئەو مەلا بەختیارە کە گیرا بوو لە یاخسەمەد نا لە ئەوەی کە بوو وەڵی ناویگە بەس لە یاخسەمەد دکتۆر کەریم هەبوو سکرتێری تایبەتی تاالبانی درا بە کەسێک ناوی ئەبوو شەهاب بووە درا بە کەسێک ئەبوو شەهاب گرتبووی یازانم نازانم شتە چیوا ئەبوو شەهاب گرتبووی نازانم یان ئەوە تا بەهەرحاڵ ئەو تەسلیمی دکتۆر کەریمی کردبوو
دکتۆر کەریم بابی ساوێنە کە ئێستا کوڕەکەی دەستگای زانیاریە وازم بەخۆشی دەستگایە لە یاخسەمەڕە هەتا سەرکردایەتی بە شەق برتووی بە شەق برتووی زۆر ئیهانەی کردبوو ینی بەڕاستی ئیهانەیان کردبوو بێزەڵەت بوو دیاردێ دەبێ ئێمە دژ بین یعنی بە شەق دەیانگوت سەدان شەقی لێدایە وایە نەمەلا بەختیار لێدایە ئەزیەت درایە مەلا بەختیار لە هیچ لەسەر ئەو شتانێک کە ئەو گرێ کۆرەی هەیە لە بەرامبەر یەکێتی دەڵێن یەکێتی لە نۆهەتەکان لە هیچ بەرەیەکی جەنگ لە پێشەوەیدا نەنایە لە هیچ وەفدە مفاوەزاتش لە نۆهەتەکان ڕێیان نەدا لەبەرەوەی دەیانزانی گرێ کۆرەی هەیە ئینتقامی خۆی لە یەکێتی دەکاتەوە هاوڕێیان مەلا بەختیار کە بووە دەرێن هەندێک دەرێن کە بووی تێچێتی بەس لە هەندێک هات یەکێتی سوک بکە مێژوو یەکێتی ناشیرن بکە بۆ زانەوە ڕئیس بەشەشی زۆرە لەبەر ئەوەی گرێ کۆرەی ئەو گرتنەی هەیە نەحەقیش نیانە ئیهانەیان کرد ئەمری ئەدامیان دەرکرد گرتیان ئیتر ئەوە دەبیرەوە سەردەمەی خەڵکانێک خۆی ئەوەی بکاتن کە لە ئەو تەفسیرەی ئەو سەردەمی کە ڕێکخراو لە ناو ڕێکخراوی دروستکراوە من یعنی هەم منطقە هەم غێر منطقە هەم حەقە هەم لە هیچ حزبێک نییە و زائیدەن دیموکراسیەتی شوایە ینی تەبیعیە ڕێی زیاتەبی بەرحاڵ ئەوە تەفسیرە و کۆیە هێلکە لە مریشە مریشک لە هێلکەیە کەس تاریخ دروستەکان تاریخ کەس دروستەکە ئەوەش تەفسیراتی خۆی بەس دەڵێن مەلا بەختیار ئەو گرێ کۆرەی لەگەر یەکێتی بووی هەموو هەوڵێک دەدا مێژووی یەکێتی ناشیرن بکە حتى تاالبانیش کە کورە مەلا بەختیار دەیان گوت یعنی باس کردیا من زۆر دارەکە مامجەراری چیمە ئەوەی سینەمای لە کاتێکدا تاالبانی لەگەر ئەو دیدارەی سلاح دیدارەی کرد یاداشتی تەمەنە چییە ئەڵێ لە ژیان نەچوویمە سینەمای بەرحاڵ هاوڕێیانەوە چەند قسەیەک بوو ویستم لە جیاتی ڤیدیۆیەک لێرە باز بکەم ئێتر ئەوە ئێستا وەختم هەبوو دادەی پچڕێنم دەیکەمە دوسێ باش بەس بەڕاستی نییە ئەمن زۆر پێم خۆشە هەموو وەرپرسانی سەر ڕەخنە لە نەشیرا هیچ تامی نمایە بەسەرک لەبەرەوەی مرد کابرا هەرچی لەسەر بوو گۆتری ڕەنگبی بەخۆی زیندی با دەیتانی ڕوونکردنەوە بدا سەرنج بدە چکە ئەمە دیوەکە ینی لە ژیان هەرێکە ئەوە دیوەک بەشێکی پڕە بەشێکی بەتاڵە یعنی ئەمە بەشێک دەبینن ئەمە زۆر زار هاوڕێیان ئەو شتانم دیتیە قسەم لەگە مەسئول دەکەم بەڕاستی زۆر زاری وایە قسەم لەگە مەسئول کردی هەندە زار زۆر نەحاقی کرایە مناڵم حەق بوو بە زۆر زار یعنی ئەو ڕوونکردنەوەی دەدرێتەمە ئەو خەبەرەی دەدرێتەمە جێ لەوی بەرامبەر ڕایکەکەنەوە ئەشکەشە هەیە یعنی ئەوە نیوە بەتاڵەکەی نیوە پڕەکەی بووە قەت جێتان لە هەرچ تۆمەتێک بوو کەسێک بوو لە نزیکەوە لەگەری قسە بکە لەو ڕواگەم تەلەفۆنم دەکەم تەلەفۆنم مەلا بەختیاریش کرد بەس کاگار دادەخا هەجارێک پێی گوتم یەک جار کردمان گوتی قادر کەس پرسیاری وای ئازی لە من نەکردیە ئەوە تۆ منەوە دەڵێن بەربرسم لە بەرامبەر ئەوە دوو جار کە لۆم کرد هەر ناگریان ئەوە بە منی گوت قادر لەگەرت ناکەم کاکە لەگەرت ناکەم تەواو ئێمەش خۆ ناتوانم ئەوەی بڵاوکەم و بەس قەزم لەوە دێ ینی بۆ ڕوانگە و ئەمن تەلەفۆن و بەس لەبەرەوەی دەمەوێت لە زاری ویشت و ڕەنگە دەشت ناقیشبی بەرامبەر مەلا بەختیار دەکری ئەوانەی دەدەنە من ڕەنگە چکو بەشێک لەو زانیاریانەی دەدرێت ئێمە ڕەنگی کێشەی شەخسی بی تەواو نەبی یعنی کابرا ئەوەندەی زانی بی بۆیە زۆر گرنگە ئەی بەرامبەر ئەوە بی یعنی ئێمە وەختی خۆی یەکێتی تەئسیر بوون بە یەکێتی وای لەمە دوو بەرەی جووت هەموو خائینن کاکەوانە بتوانەوە دەیان کوڕ و کچی جوانیان لە ناودا بووە یعنی قەز دەسەدێ ئەمن بۆ خۆم وەڵای ئێساس پێ دەکەم دەیان کادیری پارتی کەسی باشن بە پێچوانێ و خەڵکی وەختی خۆی ئەو وزە نەزەر مابوو زەربمان لێ دەدای کاکەوانیان بەخوا لە ناو پاراستنە لە ناو ئاسایشە کوڕی باش هێشتا مایە وجدانی دەجوولە ینی بەلای کەمیان بێزار بووە تا لۆ عزبەی بێزار بووە دوو ئەوانە کاکە کوردن خەڵکێک بڵێ دەبی ئەوانە بکە ڕابچیشەوە لۆ خۆت ناتوانانی کاکە پارتی 700,000 ئەندامیە بووە شاب لە هەمووان دەدەی هەمووی دەگری هەمووی بایکۆت دەکەیدی بە چ دەژی ئەوە برادر هەیە دوسێ کەسن هەر بە هیچ کەس قایل نییە کور کاکە تو نابێ 5 کەس تۆ دەبێت دیبلۆماسیەتت دەبێ بەرحاڵ هاوڕێیان نقطەکەیمان لێرەدایە زۆر گرنگە زانیاریەکان هەمەلایانە بی ئەوەی پێم کرام ژۆم کردیە کاتێکی خۆش سپاس بە وەختەی ژێمان لێ ڕادەکەن چ لە ئێستا چ لە ئایندە کەم دەزانم دوای ئەوە زیاتر ئەوە سپاسان دەکەم